بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەسەر نادیاری داهاتینەوت دۆسیەیەک بۆ لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان ئامادە کراوە. پەرلەمانتار عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دۆسیەکەی ئامادە کردو و واژۆی 24 ئەندامی پەرلەمانی کوردستانی بۆ کۆکردێتەوە بۆ ئەوی پرساندن بۆ وەزیری سامانە سروشتیەکان بکرێت لەبەرەوەی کە زانیاری لەسەر داهاتینەوت بە پەرلەمانی کوردستان نات. لە بەرنامە ئەمڕۆ باز لە وردەکاری دۆسیەکە و ئەو کاریەوە ژڕوون دەکەینەوە بۆچی وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتێکی ناشەفاف و داخراوە و کەمترین زانیاری لەبارەی داهات و وەفرۆشینەوت بڵاو دەکاتەوە. لەسەر نادیاری نەوت و داهاتەکەی و گرێبەستی کۆمپانیاکان و خزمەتگوزاری و قۆڕەخکاری لەو بەنزینەی وەزارەت دەیداتە دوو کۆمپانیا. دۆسیەیەکی پرساندن بۆ کەمالە تروشی وەزیری سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان ئامادە کراوە. دۆسیەی پرساندنەکە لەلایەن عومەر گوڵپی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ ئامادە کراوە بۆ مەبەستەش واژۆی 24 پەرلەمانتار کۆ کراوەتەوە کە پێک هاتووە لە 7 ئەندام لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و 5 ئەندام لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و 4 ئەندام لە فراکسیۆنی نەوەی نوێ و 4 ئەندام لە فراکسیۆنی گۆڕان و 3 ئەندامی سەربەخۆ یەک ئەندامی فراکسیۆنی ئازادی. ئامادەکردنی دۆسیەی پرساندن بۆ وەزیری نوێی سامانە سروشتیەکان لە کاتێکدا ماوەیەکی زۆرە وەزارەتی سامانە سروشتیەکان داتا و زانیاری لەبارەی داهاتی نەوت بۆ ڕایگەشتی و پەرلەمان ئاشکرا ناکات. بە پێی زانیاریەکان چەند جارێک بەشێک لە ئەندامانی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان داوایان کردووە وەزیری سامانە سروشتیەکان بێتە لیژنەکەیان و زانیاریان لەبارەی نەوت پێ بدات، بەڵام وەزیر ئامادە نەبووە ئەو کارە بکات. هەرچی کۆمپانیای دیلۆی دیشەکە پێشتر راپۆرتی لەبارەی هەناردە و داهاتی نەوت بڵاو دەکردەوە تاوەکو ئێستا هیچ راپۆرتێکی لەبارەی فرۆشتنی نەوت لە 2020 بڵاو نەکردوێتەوە. لە سەرەتای دەست بەکاربوونیدا کابینەی نوێیەم بانگەشەی شەفافیەتی لە نەوتدا دەکرد و کاچی دۆسیەی نەوت بە ناشەفافی ماوەتەوە. ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز کە پێک هاتووە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری سامانە سروشتیەکان و دارایی و پلاندانان لەم کابینەیەدا کۆبوونەوەی نەکردووە. لە دوای فرۆشتنی نەوت بە سەربەخۆ لە ساڵی 2014ەوە هەرێمی کوردستان تووشی قەیرانی موچە و خزمەتگوزاری و بێکاری بووە. بە جۆرێک لەو کاتەوە حکوومەت زیاتر لە 15 تریلیۆن دیناری موچەخۆرانی نەداوە. ئەمە جگە لە کەڵەکەبوونی قەرزێکی زۆر لەسەر حکوومەت و وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان و پێشینەکان کە بە هاوڵاتیان دەدرا. لە ئێستاشدا بەپێی داتا فەرمیەکان لە سەدا 42 داهاتی نەوت بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە. لە سەدا 58 داهاتیش بە ناوی خەرج و حەقدەستی کۆمپانیەکان و کرێی بۆڕی و خزمەتگوزاری دەڕوات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانمان کردو. مامۆستا بەخێر بێن، سوپاسان دەکەین. مامۆستاکە سەرەتا لە بەڕێستان دۆسیەکتان حازر کردووە بۆ پرساندنی وەزیری سامانە سروشتیەکان، بەڵام بەرلەوەی بینی سەروردەکاری پرساندنەکە باسی بکەین پرساندن چییە و بە پێی ڕێکاری پەرلەمانی چی تێدا ئەنجام دەدرێت. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میێرەبان زۆر سپاس کاک حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێزیش. طبعاً پرساندن یەکێک لە ڕێکارە پەرلەمانیەکانە بۆ چاودێری و لێپرسینەوەی کارەکانی حکوومەت. هەر پەرلەمانتارێک بە سێ قۆناغ دەتوانێت چاودێری کاری حکوومەت بە. قۆناغ یەکەم پرسیارکردنە لەسەر ئەو شتانی گومانی لەسەر ئەو کارانەی کە وەزارەت وەزیرەیکا، لەسەر ئەو بڕیارانەی وەزیرەیدا، لەسەر ئەو ئوسلوب و شێوازی جێبەجێکردنەی کە وەزیر و وەزارەتەکەی ئەگرێتە بەر لە بواری خزمەتگوزاریەکان و گرێبەستەکان و هەموو بوارەکان. قۆناغی دووەم ئەگەر پەرلەمانتار بە پرسیار نەیتوانی بگاتە ئەنجام لە بابەتێک لە شتێکی دیاریکرا و لە ڕاستکردنەوەی هەڵس و کەوتێکی وەزیر و وەزارەتێک، ئەوە چێتە قۆناغی دووەم کە قۆناغی پرساندنە. لە قۆناغی یەکەمە کە با بڵێن لە ئاستی یەکەمی لێپرسینەوە کە بێجگە لە پرسیار هەم نووسین هەیە و هەم زارەکیش هەیە. هەتا کرێ وەزیرێک بانگشتی هۆڵی کۆبوونەوەکانی پەرلەمانکەی لەوێ پرسیاری زارێکی لێ بکەیت کە پرسیارێکەکەی وەزیر وەڵامەیاتەوە یا ئەنجومەنی وەزیران سەرۆک یا جێگرەکەی وەڵامەیاتەوە
پەرلەمانتار بەپێی پەیڕەوی ناوخۆ مافیەوەی نییە مناقەشەی وەڵامەکە بکە واتە بە وەزیر بڵێ ئەم وەڵامت ڕاست نییە بەپێی ئەم بەڵگەیە ئەوە ئەبوو وا بکەی ئەوە ئەبوو وابێت بەڵام لە قۆناغی پرساندنە قۆناغێک سەروترە لە چاودێری کاری حکوومەت پێش وەرگرتنەوەی متمانەیە لەو قۆناغا و پەرلەمانتار بە بەڵگە و دۆکومنت مناقەشەی وەزیرەکە وەزیر خۆی یان وەڵامەکانی لە هۆڵی پەرلەمانە پەرلەمانتار ئەتوانێت ڕەدی بکاتەوە ڕەدی ئەو وەڵامانە بکاتەوە یاخود بە بەڵگەی نوێ و ڕەوایەتی داواکەی خۆی پرساندنەکەی خۆی پرسیارەکانی خۆی بابەتەکانی خۆی بخاتە ڕوو و قۆناغی سێیەم تەواو قۆناغی وەرگرتنەوەی متمانەیە واتە تۆ لەم سێ قۆناغا توانی چاودێری کاری حکوومەت و وەزیر و ئەنجومەنی وەزیران بکەیت پرساندن قۆناغی ناوەڕاستە تەمان قۆناغێکی گرنگی چاودێری کاری حکوومەتە ئەو وەزیرەی بۆ پرساندنیەتە پەرلەمان ئەگەر پەرلەمانێکی زیندوو بێت و ئەگەر نوێنەرانی خەڵک لە پەرلەمانە بەڕاستی نوێنەراتی خەڵک بکەن لە دەرەوەی بینای پەرلەمان بیر نەکەنەوە لە ناو بینای پەرلەمانە بیرکەنەوە کاتێک زانیان وەزیرێک با بەرژەوەندی سیاسیشیان لەگەڵی هەیە وەزیرێک بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەڵناسێ زانیاریە شارێتەوە گەندەڵی هەیە متمانەی لێ وەرگیرێتەوە با ڕۆژێ لە ڕۆژانە پەرلەمانی کوردستانیش وەکو هەر پەرلەمانێکی دنیا وەکو هەر پەرلەمانێکی میلەتانی خوا پێدا و بە ئەرکەکانی سەرشانی هەستێ بە تایبەت لەم دۆخاکە کە ئێمە زانین ئەنجومەنی وەزیران لە دۆخێکی زۆر زۆر خراپایە یعنی باوەڕ کەس بەغیلیان پێ نابە دۆخی ئەم سێ حیزبە بەیەکەوە کە ئیدارەی ئەم حکوومەتە ئەدەن ڕۆژ بە ڕۆژ بۆ دواگەڕێنەوە ڕۆژ بە ڕۆژ ناشەفافتر ڕۆژ بە ڕۆژ داهاتەکان زیاتر دەست بەسەراگرن داهات لەولا زیادە بێ پارەی نەوت زیاترە بێ گومرگ زیاترە بێ باش زیاترە بێ ڕسومات زیاترە بێ لە هاوپەیمانانەوە هاوکاری وەرەگن لە بەغداوە هاوکاری وەرەگن کەچی ڕۆژ بە ڕۆژ حکوومەت لاواسترە بێ لە بەردەم خەڵکە لە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانە لە وەڵامدانەوەی داواکاری خەڵکە و لە بریەوەی حکوومەت کابینە لە دوای کابینە پێشکەوێ بەرەو خواستی خەڵک بەرەو جێبەجێکردنی یاساکان بەرەو موسساتی زیاتر کەچی ڕۆژ بە ڕۆژ لە هەموو بوارەکانە بۆ دواگەڕێتەوە گەشتوینەتە ئاستێک بە ئاشکرا دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار لەڕێی نفوذ و چەکیانەوە دەست بەسەر ڕێژەیەک لە داهاتە گرن لە پارێزگاکانە نایگەڕێنەوە بۆ خەزێنی گشتی هەموو حکوومەتیش خەریکی ئەوەن وەزیرەکان لەسەر یەک بەیاننامە دەرەکەن ئەمە چه حکوومەتێکە ئەمە چ کابینەیەکە خەڵک خەباتی بۆچی کرد و قوربانی بۆچی دا و کەوتۆ بەسەر چه حکوومەتێکە ئایا حکوومەتێکی لەم جۆرە ئەتوانێت ئیدعای ئەوە بکە حکوومەتی هاوڵاتیە حکوومەتی خەڵکە حکوومەتێکی هەڵبژێراوە حکوومەتێکی موسساتیە بێگومان نەخێر بۆیە پرساندن یەکێک لە قۆناغە گرنگەکانە پاشان پەرلەمانتار بە ئاسانی ناگاتە قۆناغی پرساندن باش ئەوەی کە بەڕێز لە سەر وەزیری سامانە سروشتیەکان دکتۆر کەمال ئەتروشی ئەنجام داوە پرۆسەی پرساندنەکە چۆن بەوە گەیشتووی وەڵامی یاداشتەکانی نەداوەتەوە وردەکاریەکەی چۆن لەسەر چی دەتانەوێت پرساندنی بۆ بکەن و وەبێتە پەرلەمان لەوێ وەڵامی پرسیارەکانی بدەتەوە طبعا سیاسەتی نەوت لە هەرێمی کوردستانە سیاسەتێکە لە دەرەوەی یاسا لە دەرەوەی موسسات لە دەرەوەی بەرژەوەندی نیشتیمانی قۆرخە لە بین دووسێ کەسە دوو حیزبە بە کورتیەکەی ئێستا حیزبێکیش مەسئولە گۆڕان لەگەڵیانە ئیتر چەند شەریکە نازانم چەند سوودمەندە نازانم ئەبێ خۆیان ئەو بەرپرسیارەتە بۆ خەڵک ڕوون بکەنەوە بەڵام وەزیری دارایی کە لە بزوتنەوەی گۆڕانە ئەندامی ئەنجومێنی هەرێمی نەوت و گازە ئەنجومەنی هەرێمی پێگاتوە لە وەزیری لە سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری سامانە سروشتیەکان وەزیری دای وەزیری پلاندانان هەرسێ حیزبەکە بەشدارن ئەمە مەسئولێتێکی گەورەیە نەکراوە دەڵێن کۆبوونەوە نەکراوە ئەنجومەنی نەوت و غازە عزر لە قەباحەت خراپکردنی سامانە سروشتیەکان میوانی ئێمە بوتی لەم کابینەی کۆبوونەوەی ئەو ئەنجومەنە هەر نەکراوە کە تایبەتە بە مەسەلەی نەوت و غازە عزر لە قەباحەت خراپترە ئەنجومەنێکی هەرێمی نەوت و گاز بە یاسا دروست کراوە ئەگەر وەزیرێک ڕازی نییە بۆ دۆخە بێت بۆ خەڵکی ڕوون کاتەوە مەسئولێتی ئەو لەو ئەنجومەنی هەرێمی نەوت و گازات چیە ئێمە ئەم وەزیرە بە ڕێزەی سامانە سروشتەکان لە 6 2021 دەست بەکار بوو طبعا ئێمە متمانەمان پێ نەدا فراکسیۆنی کۆمەڵ متمانەی بەم وەزیرە نەدا ئێمە ڕەخنەی پێشترمان هەبوو لە سیاسەتی وەزارەت سیاسەتی قۆرەخکاری سیاسەتی گەندەڵی سیاسەتی شاردنەوەی گرێبەستەکان سیاسەتی بەنهێنی دەرهێنان و فرۆشتنی نەوت سیاسەتی قەرزەکانی پەیوەندیدار بە نەوت سیاسەتی گواستنەوەی پارەکان لە دەرەوە بۆ ناوخۆ سیاسەتی فرۆشتن سیاسەتی دەڵالیکردن
هەر هەمووی لە دۆخێکی تاریکا بوو ئەمە جێگەی ڕخنەی ئێمە بوو ئەم وەزیرە بەڕێزەکە دەست بەکار بوو لە سەرەتای ساڵەوە خۆ ئەبێ دەرفەتێکی بیتێ تا بزانی ئەم وەزیرە گۆڕانکاریەکە لەو سیاسەتانە لەو بەڕێوەبردننی دۆسیی نەودیاننا ئایا وەکو وەزیرێک ئەتوانێت ئەرکەکانی سەرشانی خۆی جەبەجێکە یاننا ئێمە ئاوا سیرمان کرد لەگەڵ یا چاودێریشمان کرد بە بەردەوامی لە ڕێگەی پرسیارەوە لە ڕێگەی بەدواداچوونەوە لە ڕێگەی جۆڵاندنی دۆسیی بەدواداچوونەوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان خەریک بووین طبعا ئەمە لەگەڵ وەزیری داراییش لەگەڵ وەزیرەتەکانی تریش پلاندانان ئەو وەزیرانی پەیوەندیدارن طبعا من لە سا هەشتای کارەکانم پەیوەندیدارن بە بابەتی دارایی و ئابوووریەوە ئێستا پرسانەکە لە سەر چییە ئەوەی کە دۆسێکتان ئامادە کردووە پشتان بەچی بەستوە دوای چی بەمەگەیشتون بەڵێ ئەم دۆسیە نزیکەی 90 لاپەڕەیە لەم 90 لاپەڕە کە دۆسی پرساندنە لەسەر وەزیری سامانە سروشتەکانمان کردوێتەوە پاڵپشت بە مادەکانی 69 هەفتە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە دەسەڵات دەدا بە پەرلەمانتار وەزیرێک بانگێشتی پەرلەمانکە بۆ لێپرسینەوەی جددی 5 تەوەرە تەوەری یەکەم نادیاری بە ڕۆژماری فرۆشتنی نەوت لە سەرەتای ساڵی 2021ەوە و پێنەدانی زانیاری بە پەرلەمانتاران و هاوڵاتیان لەم بارەوە طبعا لە هیچ شوێنێکی دنیا نییە وەزارەتێک هەبێت نەوت بفرۆشێ بەڵام بە هیچ کەس نەڵێ چەنی فرۆشتووە بە هیچ کەس نەڵێ ڕۆژانە چەنە فرۆشێ کۆتایی مانگەکە چەنی فرۆش عێراق کە بە پێی پێوەری ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی هەمیشە ئاستی شەشەم حوتەم پێنجەم چوارەم جاری وایە دووەمی گرتووە لە گەندەڵترین وڵاتەکانی دنیا کەچی وێبسایتێکی هەیە هەموو مانگێک ئیعلانێکا بۆ هاوڵاتی کە چەند بەرمیل لەوتی فرۆشتووە هەرێمی کوردستان ئەوەش ناکاتەنانێت سەرەتایی ترین ئەرکی هەر وەزیرێک ئەوەیە زانیاری بدا بە هاوڵاتیەکانی زانیاری بدا بە پەرلەمانتارەکانی زانیاری بدا بە دیوانی چاودێری دارایی بۆ چونکە ئەم سامانی نەوتە هی مڵکی وەزیر نییە مڵکی خەڵکە خەڵک متمانە بە نوێنەرەکانیدا نوێنەرەکان متمانە بە کابینەیەگەدەن بۆ ئەوە نییە بە ئارەزوی خۆی تەسەڕفکا بە سەروەت و سامانی وڵاتەوە بۆ ئەوەیە بەپێی یاساکان بەپێی یاساکان وەزیر کەسی یەکەمی وەزارەتەکەیەتی کەسی یەکەمی بەرپرسیارە لە دۆسیی نەوت ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم نادیاری و ئاشکرانەکردنی داهاتی نەوت کەس نازانێ مانگانە چەند داهات گەڕاوەتەوە بۆ خەزێنەی گشتی لە سەرەتای ساڵەوە بەردەوامیش نرخی نەوت بەرز بۆتەوە لە سەرەتای ساڵەوە نەوتی جیهانی $30 و ئەوانەیە کرد ئێستا گەشتۆتە $80 ڕاستەم هەفتەیە شتێک کەم بوویەوە بەڵام بە بەردەوامی کێژی نرخی نەوت بەرز بۆتەوە وەزیری سامانە سروشتەکان وتبووی لە 42 داهاتی نەوت دەگەڕێتەوە لە 150 بۆ نازانم قەرز و کۆمپانی ئەوانە دەڕوات خۆ لە دانیشتنی پەرلەمانەوەی وت ئەو قسەی هیچ قیمەتێکی نییە لە دانیشتنی پەرلەمان دانیشتی گفتوگۆیە وەکووتم دانیشتنی پرساندن نییە تا پێی بڵێ ئەو قسەت قیمەتی نییە بۆ قسەیەک لە ڕووی قانونی و ژمێریاری و داراییەوە قیمەتی هەیە کە مەبدەئی شەفافیەت و لێپرسینەوەی تیابێتە دی مەبدەئی شەفافیەت و لێپرسینەوە کاتێک یێتە دی کە خەڵکانی پسپۆڕ و شارەزا ئیشیان وردبینی بێ بێن یەک بە یەک دۆکیومنت بە دۆکیومنت گرێبەست بە گرێبەست هەنگاو بە هەنگاو وردبینی لە کارەکانی وەزای سامانە سروشتیەکان بکەن من پرسیارم لە دیوانی چاودێری دارایی کردووە باشە لەسەر دۆسیی نەوت یەک بەڵگەنامەیان لا نییە یەک دۆسییان ناخرێتە بەردەست ڕێگە نادرێت دیوانی چاودێری دارایی کە دیوانێکە بە یاسا بەرپرسیارە لە ئەرکی وردبینی و با بڵێن وردبینی هەموو دۆسیە دارایی و ژمێریاری و کارگەڕیەکان لە کوردستانە کەچی ڕێگە نادرێ تیمەکانی دیوانی چاودێری دارایی وردبینی لە دۆسیی نەوتا بکەن لە گرێبەستەکانیان نابکەن باش خاڵی سێم نادیاری و ئاشکرانەکردنی بڕی ئەو نەوتەی کە پێشوەختە فرۆشراوە زۆر جار بیستوتانەوە نییە حکومە دەڵێ ئێمە پێشوەختە ئەو بۆیە داهاتەکەمان کەمە پێشوەختە ئەو نەوتەی کە ئێستا ئیفرۆشین پارەکەیمان وەرگرتووە ئێوە پارێ چەنە بڕەکەی چەنە لە کێتان وەرگرت بە چه سیستەمێک بە چ بۆچیتان خەرج کرد ئێوەڵێن قەرزار بووین پارەشتان بە موچە نەیاوە بۆ پرۆژەکان پارەتان خەرج نەکردووە خزمەتگوزاری ئاستێکی خراپیە تەندروستی بە هەمان شێوە قوتابخانەکان خەڵک بە خێر و سەدەقە بەشێکی زۆری سیانە و ئیدارەیانەدا ئەی پارەتان چی لێ کرد کەواتە پارەی پێشوەختەی فرۆشتنی نەوت چەند بوو چیتان لێ کرد مەفروض وایە وەزیری سامانە سروشتیەکان بە ڕێزیان وەڵامی ئەم پرسیارانە بداتەوە خاڵێکی تر ئەم وەزارەتە
لەم قەیرانەی نەوتی سپی ماڵانە جەناب دەزانی سێدانە ساڵە حکوومەت نەوتی بە ماڵان نەیاوە لە وڵاتێکان نەوتی هەیە باش ڕۆژانە زیاتر لە 470,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ بەرمیلە نەوتی سپی بە هاوڵاتیان بەڕەوا نابینێ پاشان لەم دۆخەی گرانی بنزینە ئەم وەزارەتە بە شێوەی قۆرەخکاری بڕێک نەوت کە 20,000 لیترە ئەدا بە یەک پاڵاوگە 25,000 بەرمیل بەڵێ 25,000 بەرمیل ئەیدا بە یەک پاڵاوگە بۆ پاڵاوتنی بە پێچە سیستەمێک بە پێچی گرەبێستێک ئەی بۆ نادرێتە پاڵاوگەکانی تر پاشان بە قۆرەخکاری ئەدرێتەوە بە یەک دوو کۆمپانیا بۆی ئەوان دابەشی بکەنەوە بۆ نابێ وەڵام داتە وەزیری سامانە سروشتەکان خاڵێکی تر نادیاری گرێبەستی کۆمپانیەکانی خزمەتگوزاری پرۆسی دەرهێنان نەوت و گواستنەوە و فرۆشتنی هەروەها پێنەدانی زانیاری لەم بارەیەوە کۆمەڵێک کۆمپانیا هەن ئەوە هیچ وارێ جگە لە کۆمپانیای بڵێن مەسەلەن بە بەرهێنان و دۆزینەوەی نەوت وانە بێجگە لەو کۆمپانیانەی کە لە بواری وەبەرهێنانی نەوت کارەکەن و لە کاتی خۆیان لە ساڵانی ڕابردووە گرێبەستیان لەگەڵا کراوە گرێبەستەکان زۆر خراپن یعنی ماڵوێرانی خەڵک لەو گرێبەستانەوەیە ئەوە هیچ ئەڵێن بەرپرسیارەتی ئەم وەزیرە بەڕێزە نییە بەڵام ئەو گرێبەستانەی کە ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان هەیەی لە بواری خزمەتگوزاریە جۆرا جۆرەکانە بۆ نمونە سکیوریتی و پاراستنی بۆری نەوت کێڵگەی نەوت کۆمپانیای نەوت بۆ نمونە دابینکردنی خواردن بۆ نمونە دابینکردنی هەندێک پێداویستی تری تەکنیکی کە ئەمانە مەجموعەیە کۆمپانیان لە چواردەوری کۆمپانیەکانی تری نەوت کارەکەن ئەم گرێبەستانە کامانن خۆی جەنابی وەزیر کە هاتە پەرلەمان لە بانگی هەشت وتی من چاکسازیم کردووە وتی گەندەڵی لە وەزارەتەکە وتی گەندەڵیم نەهێشتووە و سفرم کردوەوە گرێبەستەکان باشە پێمان بڵێ گرێبەستەکان پێشتر کێ بوون چۆن درابوون ئەی ئێستا چۆن ئەدرێن بە کام چونکە هەر گرێبەستێک کاک حەکیم یعنی ئێستا لە حکوومەتە ئەگەر بەڕێوبەرێک بێ مەجموعەیە کورسی و مێزی کۆنەی دایرەکەی بفرۆشێ ئەبێ ئیعلانی ئەبێ لیژنەیەک دروستکە جارێک خەمڵانی نرخی بۆ بکە ئەبێ ڕەزامەندی وەرگێت دوای لیژنەیەک دروستکە خەمڵانی نرخی بۆ بکە دوای ئەوە ڕای ئەگەێنێ دوای ئەو لە مەزادێکی ئاشکرا مەجموعەیە خەڵکیان نرخ لێدەن کێ زۆرترین نرخی پێشکەش کرد ئەدرێبەوە ئەی چۆنە بێ گرێبەستی پڕ لە داهات و پڕ لە پارەی بواری نەوت بەم کێبڕکێ نەدرێ و ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2016 وەزارەتی پلاندانانی لەسەر جێبەجێ نەکرێت تەبەن ئەمە لە کۆمپانیەکانی تریش لە بواری گومرگ و ئەوانەی خاڵ سنووریەکانە هەروایە ئیشەڵا لە دەرفەتێکی تر ئەوەش بە ئیسراحەت باسەکەین ئەوەش دۆسیەکی تایبەتە جا ئەمە یەکێکی تر لە دۆسیەکانەکە پرساندنی وەزیری سامانە سروشتیەکانی بۆکەین چونکە بێ ئەو گرێبەستانە نابێ لای خۆی بمێنێتەوە تەنها ئەبێ بینێرێتە پەرلەمان بینێرێتە بە تایبەت لیژنە پەیوەندیدارەکان لیژنەی سامانە سروشتیەکان لیژنەی دارایی و ئەبێ وێنەیان لێ بنێرێتە دیوانی چاودێری دارایی بۆی ئەوان وردبینی بکەن بزانن لەم گرێبەستانە بەرژەوەندی گشتی تحقیق کراوە یان نەخێر بەرژەوەندی کۆمپانیەکان و گروپێک لە خەڵک و وەگە بینین لە بەرهەمی نەوتا گروپێک لە خەڵک دەوڵەمەند بوو لە کوردستانە بەس خۆت پرسیار لەسەر هەمووانە ئاراستە کردووە پێشتر باڵا لەسەر بۆ نمونە داوای داتای داهاتی نەوتت کرد بێ باڵا نەوتی فرۆشرا و پێش وەختە بڵین گرێبەستەکان شێوازی فرۆشتنی کرەی بۆری و ئەوانە داوای هەمووت کردو خۆت کاک حەکیم من بە شێوەیەکی گشتی ڕۆژانەی خۆم تەماشاکە ئەمە تەنها لە دۆسیی پرسیار و بە دوواداچوونە تا ئێستا لە ماوەی 1 ساڵە 159 پرسیار و دۆسیی سەرەکی بە دوواداچوونم هەیە 159 کە نزیکەی 600 پرسیاری لاوەکیان لە خۆیان گرتووە چەندی تایبەتە بە نەوت و بڵێنەوە لە 180 ئەمانە تایبەتن بە نەوت و دارایی ئەو دوانە چکە من هەم لە لیژنەی داراییم و هەم سەر لەو دوو بوارە دەرەکەم بە تەنها لە بابەتی نەوتە 23 دۆسیەی پرسیار و بە دوواداچوونی سەرەکیمان هەیە 97 پرسیار و دۆسیەی لاوەکیمان هەیە کە تەماشا من ئەم بە خێرایی پرسیاری ژمارە 7 لە 27 نوێی 2020 لە وەزیری نەوت پرسیاری ژمارە 8 لە 27 نوێی 2020 ژمارە 37 لە 11 2020 38 لە 2 45 لە 8 وەرە خوارەوە هەر هەمووی پرسیار لەسەر هەموو شتێکی نەوت چونکە نەوت مڵکی خەڵکی کوردستانە باش یعنی لەو نزیکەی 100 پرسیارێک کە کردوتە نزیکەی 100 پرسیارێک دەبێت بەڵێ 97 بەڵێ چەندی وەڵام دراوەتەوە لە 190 وەڵام نەدراوەتەوە یا ئەو وەڵامەی دراوەتەوە ئەو وەڵامە نییە کە من ئەمەوێ خەڵکی کوردستان ئەوێ مەسەلەن باشترین وەڵامێک درابێتەوە ئەوەیە مەسەلەن بۆری نەوتی کوردستان دراوە بە ئیستیسمار بە کۆمپانیایەک بۆ ماوەی 20 ساڵ دوای 20 ساڵەکە گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرم
بەس گرێبەستەکەی کامەیە نازانی ینی داوێنە بە کۆمپانیایەک بە ماوەی 20 ساڵ ئەوە سەمەرەیە تەوان حکوومەت خۆی بۆری نەوتی دروست کردووە بە پارەی خۆی دوایی چوە ئەم بۆریەی فرۆشتۆ بە کۆمپانیا کۆمپانیاکەش بە ساڵێک و 2 ساڵ ئەسڵەن مایەکەی دەرەهێنێتەوە باشە کۆمپانیەکە ناوخۆییان دەرەکی شتێدا هەردووکی هاو بەشە ڕۆز نەفت و کارە بەڵە هەردووکیان هاو بەشە ئەم پرسیارانە هەر هەمووی پەیوەندیدار بە کۆمپانیاکانی نەوت بڕی فرۆشتنی نەوت گواستنەوەی نەوت کرێی بۆری چۆنێتی فرۆشتنی کۆمپانیاکان کێنەی کڕن بەرمیلی بە چەند لە هەر مانگێکە ئەوانەی کێن کاری دەڵاڵی فرۆشتنی نەوتەکەن حکوومەتە یان نەخێر گروپێک کۆمپانیا و دەڵاڵ و خەڵکی یعنی گەندەڵ و پۆخڵەوات و نادیار کە قازانجی خۆیانیان ئەوێ و طبعاً خەڵکێکی زۆر ئاوا بوو بە ملیۆن لێری دۆلار لە سای نەوتی کوردستانەوە و ئەم پارەیە چۆن ئەگەڕێنەوە بۆ کوردستان بە چه بانکێگە درێ بۆ بە بانکێگە درێ و بەبێ یەکێکی تر نادرێ بە چه سیستەمێک ئەکرێتەوە بە دینار کێ قازانجی لێکە هەموو ئەوانەمان کردووە بە پرسیار لە وەزیری سامانە سروشتیەکان سەرۆکی حکوومەت وەزیری دارایی چونکە داهاتەکەی پەیوەندی بە وەزیری داراییشەوە هەیە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز هەموو ئەو پرسیارانەی ئاراستی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کراون هیچیان وەڵام نەدراونەتەوە هەر هیچ وەڵامێک نەدراونەتەوە معناوێ ئەم ئەنجومەنە هەر مردووە خەڵکی کوردستان چاوەڕێ ئەو ئەنجومەنە بکە پلان و بەرنامەی ئابووری لە بواری نەوت و گازا بۆ دانێ بەڕاستیە بێ چاوەڕێی مردن بکەین ئەنجومەنەکە خۆی کۆ نابێتەوە خۆیان بەیەکەوە کۆگنین تەبانین زیاتر لە 2 ساڵ و کابینی پێکاتوە زۆرە ماوەیەکی زۆرە کۆنابنەوە بە پێی ئەوەی من بیستمە 2 ساڵ زیاترە کە هیچ کۆبوونەوەیکیان نەکردووە لانی کەم من نزیکەی ساڵێک و 2 مانگە بە دووە داچوونەکەم هیچ نووسراوێکی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازم پێ نەگەشتوتەوە کە وەڵامیان دابێتەوە پاشان پرسیارەکانی تر زۆرینیان لە وەزیری سامانە سروشتیەکانن لەم کاتێک کە ئەو دەست بەکار بووە ماوەکەی کەم نییە تۆ دەرفەتت کەم پێ نەدا 11 مانگ زۆر حوت پرسیاری لێ بکەی زۆر نییە نەخێر چونکە خۆ وەزارەت مەفروض وایە سیستەم بێ مەفروض وایە وەزارەت بێ مەفروض وایە کارمەندی هەبێ پسپۆڕی هەبێ شارەزایی هەبێ سیستەمی هەبێ وانە خۆم شتانە ئەوە نییە مەسەلەن وەزیر بە تەنها بێت خەریکی وەڵام دەهنەوە بێ وەکو قوتابیەک لەمەک نا وەزارەت ئەگەر وەزارەت بێ سیستەمی هەبێ ئەبێ بەردەوام ئەم داتا و زانیاریانە لە بەردەست بن نەک بۆ پەرلەمانتار بۆ جەنابەت ڕۆژنامەنووس بۆ هاوڵاتی ئەسڵەن ئێمە یاسایەکی کەمان هەیە یاسای سندوقی کوردستان بۆ نەوت و گاز کە لە 2015ەوە دەرچووە لە پەرلەمان ئەرکێم سندوقەت چیە دەبێت ئەم کابینەیە خۆی لە کارنامەی خۆیان نووسیوێتی بەڵێنی داوە کە من ئەم سندوقە دروستەکەم ئەوە نزیکەی 3 ساڵ لە تەمەنی ئەم سندوقە ئەرکیەتی یا کاریەتی کە بە سیستەمێک لە ڕێگەی ئەنجومەنێکەوە پارە و داهاتی نەوت و گاز چ ئەوەی لە ڕێگەی فرۆشتنی نەوت و گازی هەرێمی کوردستانەوە کۆ ئەبێتەوە چ ئەوەی لە بەشە بودجەی بەغداوە ئەگاتە هەرێمی کوردستان بچێتە ئەو سندوقەوە ئەم سندوقە بە سیستەمێکی عادیلانە دامی خەزانەی گشتی بکە و هاوڵاتی لەژێر چاودێری پەرلەمان دیوانی چاودێری دارایی دەستەی نەزاهە هاوڵاتیانی کوردستانە نەسەن ئەمە لە یاساکە هەیە کە هاوڵاتی لە کوردستانە بۆی هەبێت دۆلار بە دۆلار بزانێ ئەم سندوقە چەند پارەی تیە باشە بەس لەم کابینی پێشتر باسییان دەکەن بانگژی شەفافیەتیان دەکرد لە بواری نەوتی چیان نەکردووە یاخود لە بواری بەدامەزراوەکردنی نەوت و شەفافیەت و ئەوانە هیچ نەکراوە لە بواری نەوت دۆخەکە خراپترە بۆ ساڵی پارمانگی دە طبعاً حکوومەت دڵی بە چی خۆی خۆش کردووە دڵی بە کۆمپانیای دیلۆیت خۆش کردووە کەیشی چی دەکرد ئەم کۆمپانیایە کە بە حساب ئیشی وردبینیە کرد طبعاً لە هیچ قانونێکی لە هەرێمی کوردستان و عێراقشان نییە کارێک کە حکوومەت خۆی بتوانێت بیدا بە کۆمپانیا و لەلایەکی ترەوە لە هیچ یاسایەکان نییە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز یا ئەنجومەنی وەزیران یا وەزیری سامانە سروشتیەکان دەسەڵاتی ئەوەی هەبێ کاری وردبینی نەوت بدا بە کۆمپانیایەکی ئەجنەبی بۆ چونکە ئێمە دیوانی چاودێری داراییمان هەیە دیوانی چاودێری دارایی لە توانایە هەیە و ئەگەر نەشی بواە ئەم 10 ساڵە گەرە و کاری بکردا ئێستا بووبوونە شارەزا و پسپۆڕێکی گەورە لە بواری چاودێری وردبینی نەوتە بەداخەوە ئەوان کۆمپانیایەکیان هێناوە بێگانە طبعاً ئەم کۆمپانیایە چیت بۆ وردبینیەکە ئەو داتایانەی کە حکوومەت خۆیدا ئێمە کێشەمان لەگەڵ ئەوایە واتە ئێمە ئەمانەوێ ئەو ڕقەمانەی لە پشت
ئەو نهێنیانەی لە پشت ڕقەمەکانەوە بۆمان ئاشکرا بکە دۆکیومنت بە دۆکیومنت گرێبەست بە گرێبەست بەڵام حکوومەت چۆ کۆمپانیای کێناوە خۆی لە تێبینی راپۆرتەکانیان نووسیوێتی لە هەموو سەرەتای هەموو راپۆرتێکی دیلۆیتە ئەڵێ کۆمپانیا بەرپرسیار نییە لەو زانیاریانەی پێی درراوە کەواتە هیچ بەرامبەر بەلایانی سێم یعنی بەرامبەر بە پەرلەمان بەرامبەر بە دادگا بەرامبەر بە دیوانی چاودێری دارایی کەواتە بەس خۆی و راپۆرتە شەرماوە کە پێشتر لە سەردەمی ئەویستم بێمە سەرەوە ئەویستم بێمە سەرەوە ساڵی پارەم کاتانە کۆمپانیای دیلۆیت راپۆرتی 6 مانگی یەکەمی ساڵەکەی ئەعلان کردبوو ئەم ساڵ گەشتینە مانگی 11 و تەواویش بوو مانگی 11 ئەو 11 مانگای ڕێک یەک دانە 11 مانگ تەنانەت کۆمپانیای دیلۆیتیش راپۆرتی خۆیتیان ئەعلان نەکردووە کە کۆمپانیای دیلۆیت راپۆرتەکانی هیچ بەهایەکی قانونی و ژمێریاری و دارایی و پەرلەمانیان نییە چونکە لە بنەمایە حکوومەت بلکەچی یاساکانە و بە پێی یاساکانە بێ کاری وردبینی بکە مؤسسەی معنی بە کاری وردبینی لیژنە پەرلەمانیەکانن دیوانی چاودێری داراییە نەوەکو هیچ مؤسسەیەکی بەس هەر هاتنیشی بۆ لیژنەی سامانە سروشتیەکان پێشتر ئەندامێکی لیژنی سامانە سروشتیەکان میوانەیە بوو وتی سنجارێک داوامان کرد وەزیر بێتە لیژنەکە نهاتوو بۆ لیژنەکەەوە قسەی ئەندامێکی لیژنەکە بۆ بڵین بەڵە کاتێک حاڵەتێکی لەو جۆرە بینە پەرلەمانتارە بێ بچێتە قۆناغی پرساندن لە قۆناغی پرساندنە بە واژۆی ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان کە ئێمە بە خۆشحاڵیەوە چەند واژوتان کۆکرێتەوە هەموو ئەو خۆشەویستانە کەم کە لەگەڵمە پێکەوە واژۆمان کردو ڕاستی ئەم کە پەرلەمان کاری پێکەوەی یەکا حەکی لەوە چە من بتوانم بە دوواداچوون کەم پرسیار کەم یاداش بدەم مەسەن پێشنیار کەم هەموو ئەوانە بکەم بەس ناتوانم بگەمە قۆناغی پرساندن ئەگەر هاوڕێ پەرلەمانتارەکان لەگەڵما هاوکار نەبن ئەوان ناتوانم بگەنە قۆناغی پرساندن ئەگەر من لەگەڵیانە هاوکار نەبم خۆی 19 واژۆی ئەویست ئێمە 24 واژۆمان کۆ کردەوە ئەمانە پێگاتون لە 7 ئەندام لە فراکسیۆنی کۆمەڵ 5 ئەندام لە فراکسیۆنی یەگرتو 4 ئەندام لە فراکسیۆنی نەوەی نوێ واتە هەموو فراکسیۆنەکە کۆمەڵ و گۆڕان و کۆمەڵ و یەگرتو نەوەی نوێ لە فراکسیۆنی گۆڕان 4 ئەندام لە 3 ئەندامی سربەخۆمان هەیە لە پەرلەمانە دەستیان خۆش بێ واژۆیان کردووە یەک ئەندامیش لە فراکسیۆنی ئازادی خەڵکەیە پێ دووت پێ واژۆی نەکردبێ هەموو ئەندام پەرلەمانەکان پێم وتون 111 هەر 111 بۆ دەستەی سەرۆکایەتی نا ئەو سێ بەڕێزە بەڵام ئەگەر ئەو سێ بەڕێزە ئەندام من لە گروپی وەتسئەپی پەرلەمان بەڵە ئەوانیش بینیویانە چونکە من ڕاستە و خۆ پێم وتون لە گروپی پەرلەمان دامناوە تکایە لەگەڵمان واژۆ بکەن ئەمە مەسلحەی عامەیە ئەمە تحقیقی بەرژەوەندی گشتیە تاکەی نەوت لە دەستی نهێنیا بێ تاکەی دۆسیەی نەوت بە ناشەفافی بڕوا بڕێوە تاکەی خەڵک نەزانێ نەوتەکەی چەند ئەکا بۆچی ئەرێ بۆچی $10 بێ خەڵک ژیانی هەر خراپە $80 بێ خەڵگەر ژیانی خراپە بۆ لە سای نەوتە خەڵکێک بە ناڕەوا بووە ملیۆن لێر بۆ لە سای نەوتە خەڵکی کوردستان خۆشبەخت نەژی بۆ کەسوکاری شەهید نەتوانی لە ساڵێکە یەک بەرمیل لەوتی بیتێ چاوەڕی بەغدا بکەی نەوتت بۆ بنێرێ ئەی بۆ لە نەوتەکەی خۆم بەشی ئەوە ناکە بەرمی لە نوت بدەم بە هاوڵاتیان بەشی پێویست بنزین بۆ هاوڵاتیان پاڵێەوە بۆیە ئەمە مەسلحەیەکی زۆر کرد من تەمەنا کرد ژمارەیەکی زۆر پەرلەمانتار واژۆی بخەنە سەر و وەکو زۆر کاری تری هاوبەش بەیەکەوە ئەیکەین چکە بەڕاستی نە فراکسیۆنی کۆمەڵ بەتەنها نەنەوەی نوێ بەتەنها نەیەگرتو بەتەنها نەو ژمارەندام پەرلەمانەی گۆڕان نەسەر بەخۆکان کەسمان بەتەنایشمان پێ ناکرێت بەڵام بەیەکەوە ئەتوانین هێندێک کار بکەین هێشتا ناتوانین بگەینە قۆناغی وەرگرتنەوەی متمانە ئەگەر زۆرینەی پەرلەمانیمان لەگەڵ باش بەس دوێ ئەو دەبێت نێدراوە سەرۆکاتی پەرلەمان نێدراوە بۆ سەرۆکاتی پەرلەمان یادەشەی بەڕێزت ڕێکاری یاساکان چەندی تر پێچێت تا وەزیر خۆشی ئامادە دەبێت بەپێی یاسا طبعاً ئەبێ ئەو بەڵگانەی کە پێویستن هاوپێچیان بکەیت ئەو دۆکیومنت و بەڵگانەی کە لەسەر ئەو بابەتانە ئەو 5 بابەتە ئێمە وەزیرمان بانگێش کردووە لێرە بە 4 لاپەڕە شەرحی هۆکارەکانمان کردووە لەگەڵ هەر شەرحێکە ئەو بەڵگەی کە پێویستە هاوپێچمان کردووە ئەو بەڵگەکانە بەڵگەی 7 بەڵگەی 8 بەڵگەی 9 بەڵگەی 13 بەڵگەمان هاوپێچ کردووە لەم واتە ئێستا ئێمە پرساندنەکەمان یەکەم هۆکارەکان وازەحن باشە بەڵگەکان تایبەتن بچیکە و 13 هۆکارەکان وازەحن واژۆکان ژمارەی یاساییە و لە کاتی یاساییشا پێشکەشمان کردووە کە هەر کاتێکە کراوەیە دەرفەت بەڵگەی پێویستیشمان هاوپێچ کردووە ماوەتەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی بەڕێز
لە ماوەی یاساییە بینێرێتە حکوومەت بۆەوەی وەزیری سامانە سروشتیەکان لە ماوەی 14 ڕۆژە ئامادەی هۆڵی پەرلەمان بێ لە پەیڕەوە تایەتی کە ئەگەر ئەتوانێ وەزیر خۆی ئامادە نەبێ وەڵامەکان بنێرێ بەڵام بۆ خۆی بۆ خەڵکی کوردستان بۆ پەرلەمان وا جوانترە وا باشترە وا دەربڕینی ڕێزە کە خۆی ئامادە بێ لە هۆڵی پەرلەمانە ئەو هەڵەیە کە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی کردیان کە خۆیان ناهاتنەوەڵی پەرلەمان و وەڵامەکانیان نرد دووبارەی نکاتەوە چونکە ئەگەر وەزیرێک لە هیچ لە خۆی شک نابا و تێوە نەگلاوە لە هیچ پێشتر هەڕەشەی لەگەڵ داڵکارکردەوە بۆ نایەتە هۆڵی پەرلەمان ئێمە هیوادارین بێت مەفروض دوایە بێت سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دەگرێن وڵاتان بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دەگەڕێنە وڵات جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا عومەر سەبارەت پێوەست بە وەزارەتی سامانە سروشتیەکان بۆچی خۆی ناتوانێت نەوتی سپی کە بازوەکی کوردستان پێویستی بە 250 میلیۆن لیترە هەر چاوەڕێی بەغدابێک کە ئێستا 40 میلیۆن لیتریان دابەش کردووە ئەمە بڕێکی زۆر کەم نییە هەرێمی کوردستان توانێت ئەوە نییە کە بڕەنەوتە لە ساڵی جارێک دابنیکە بەرمیلێک بۆ هەر هاوڵاتێک بەڵە بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان نەوتی خۆی هەیە تەمان ئێمە تەمەنا ئەکەین هەرچی پارە و بودجەی گونج بە پێی یاسا و دەستور مافی هەرێمی کوردستانە یا ئەگونجێ لە بەغداوە بێت هەرێمی کوردستان بێت یعنی ئێمە ئەمەمان پێخۆشە بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە هەمانە یاساییانە مامەڵی لەگەڵا ناکرێت ئەشارێتەوە ناڕەوایە گەندەڵی گەورەی لە پشتەوەیە طبعاً یەکێک لە سیفەتەکانی گەندەڵی نهێنی بوونە هەر کاتێ بینید وەزیرێک زانیاری نەدا بە پەرلەمان نەیدا بە دەستگای پەیوەندیدار نەیدا بە ڕۆژنامەنووس بە هاوڵاتی معنای وایە لە پشت ئەو شاردنەوەیە گەندەڵی گەورە هەیە بۆیە لە دۆسیەی نەوتاگومانی گەندەڵی زۆر گەورەیەکرێ کە من لە نێوان 50 میلیۆن دلار تا 100 میلیۆن دلار خەمڵاندی بۆکەم 50 میلیۆن تا 100 میلیۆن کە مەبلەغێکی زۆر مانگانە بەڵە مانگانە بۆیە هەتاوەکو ئەم جۆرە سیاسەتە هەبێت بەڵە هەرێمی کوردستان ناتوانێت نەوت بدا بە ماڵان و بنزین بە نرخی گونجاو پێشکەشکە و ئێمە ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان یاداشمان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی کرد بۆی بە ئامادەبوونی وەزیری سامانە سروشتیەکان گفتوگۆی کێشەی گرانی نرخی بنزین بکەین بەڵام دەستەی سەرۆکایەتی لیژنەی سامانە سروشتیەکانی ڕاستپان راپۆرتێک ئامادە بکە بەرحاڵ راپۆرتەکە باش بوو و هەمومان بۆ چوون و ملاحەزەمان هەبوو لەسەر راپۆرتەکە و دەوڵەمەندیش کرا ئەویشەوەیە لەو بڕگەیە بە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەبێت سیاسەتی خۆی بگۆڕێ ئەویشەوەیە هەموو ئەم نەوتەی بەرهەمێنێ نەینێرێتە دەرەوە چونکە لەم هەموو ناردنا لەو سەرەوە خۆی نەوت بکرێتەوە بنزین بکرێتەوە لە وڵاتان لێرە وەزارەتی سامانە سروشتیەکان لەو نەوتەی بەرهەمێنێ ئەتوانێت ڕێژەیە بدا بە پاڵاوگەی ناوخۆ بنزین و نەوتی سپی بەرهەم بێنێ بۆ ماڵان بە نرخی گونجاوتر حکوومەت قازانجی زیاترەکە پارەی زیاتریشی دەسەکە بەس ڕەنگی خەڵک بڵێ ئێستا من پێشتر زەرب تەقسیمێکم کرد هەرێمی کوردستان لە ساڵێکە 158 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشی هەموو کوردستان 1 میلیۆن و 290,000 خێزانە 1 میلیۆن و 290,000 بەرمیل نەوت ئەو بڕە زۆ کەم نیە تۆ نزیکی زیاتر لە 150 میلیۆن بەرمیل نەوت بفرۆشی بەڵام بۆ نەوتە سپیەکە 1 میلیۆن و بڵین 300,000 نزیکی 300,000 پێدابین بەڵام بە دڵنیاییەوە سیاسەتێکی ڕاست و دروست هەبێت بە یاساکان کار بکرێ وەزارەتی سامانە سروشتیەکان موئەسسە بێ بە دڵنیاییەوە بەلای کەمەوە هەموو ساڵی ئەتوانرێ بەرمیلێ نەوت بە هاوڵاتی بۆ بنزینەکە چکە پێشتر وەزیر بەڵێنی دابوو بەڵێ ببێتە 650 لە 23/8ەوە بەڵێ کاتە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو بەڵێنە و هەر بەڵێنێکی تریش ناتوانێت باتە سەر مادەم لەسەر ئەو سیاسەتە هەڵە چەوتەیە حەت لە بنەمایە تۆ بە موئەسساتی کار ناکەی بە یاسا کار ناکەی دامەزراوت نییە لە بواری نەوتا و ئەو یاسانی کە دەرچوون وەلاد ناون بە میزاج کاری تیاکەی بێگومان ئەوە ڕنگدانەوەکێتی ژیانی خەڵک خراپترە بێ بنزین گرانترە بێ و ناشتوانی بە بەغداشەوە تەنانەت بەرمیلێن نەوت بدەی بە ماڵان بۆیە هەتا سیاسەتەکە نەگۆڕێ هەتاوەکو دەستی گەندەڵی لە ناو دۆسی نەودنێتە دەرەوە بە دڵنیاییەوە حاڵەکە بەو جۆرە ئەبێ کا حەکیم هیچ حکمەتێکی تیان نییە ئێستا هەرێمی کوردستان لە دەرەوە بنزینە کڕێوانیە لە ئێرانەوە کێڵێ ئەم بنزینەی کە ئێمە لە دەرەوەی کڕین هەر نەوتەکەی خۆمان نییە چێتە دەرەوە و ئەکرێتەوە بە بنزینیەتەوە چ عەقڵێک ئەمەیەکە چ ئینسانێکی عاقڵ ئەمەیەکە هەر خۆی ئابووری دەعمی ئەو شێوازە ئابووریە ئەکا کە ئابووریەکی سەرکەوتووە کە لە ناو خۆیە سوورەکە بخولێتەوە
واتە تۆ لە ناو خۆیان کارگەدا بنی هەرچی شتێک پێویستە بەرهەم بێنی بۆی ئەو پارەی تۆ هەتە نەچێتە دەرەوە باشترە لەوەی شت فرۆشتنت زیاتر هێنانت زیاتر بێ. ئێستا ئێمە لە هەرچی بوارە هاوردە دەکەین لە بواری بنزینیش و تەنانەت نەوتیشە. لە ناو خۆیان تۆ نەوتی خاوت هەیە پاڵاوگەی باشت هەیە کە ئەتوانێن نەوت بپاڵێ پاڵاوگەکانت بنزینە پاڵێون بۆ عێراق. ئەی بۆچی نەوتیان نادەیتێ بنزینت بۆ بەرهەم بهێنن بە نرخی گونجاو بیدەی بە هاوڵاتی نەوتی سپید بۆ بەرهەم بهێنن. سیاسەتەکە سیاسەتێکی هەڵەیە لەسەر ڕێگەیەکی ناڕاستە لە تاریکیایە. باش سەبارەت بە مەسەلی مەوزوعی داهات و سیستا بەشکردنی موچە بڵین شەڕقسەی پەرلەمانتاران دروست بوو سنجی تۆ چی بوو ئەندامی لیژنەی دارایی بەڕێزەوە کەمکردنەوەی ئەو بڕداهاتەی کە ئێستا بڵین بەراورد بە مانگی دوی ئەم ساڵ و مانگی 11 210 میلیارد کەمی کردووە داهاتی ناوخۆی کە بە وەزارەتی دارایی دەگەڕێتەوە. سەرنج چی بوو خۆت؟ طبعاً داهات هیچ کەمی نەکردووە لە هیچ بوارێکە وەکو کەمکردن بە هیچ جۆرێ داهاتی هەرێمی کوردستان لە هیچ بوارێکە طبعاً وەکو ڕقم و داتا ئەمە لە هیچ شوێنێک نییە نە لای پەرلەمانتارەکانی پارتی و یەکێتی و هیچ کەسێک نییە چکە بەڕەسمی وەزارەتی دارایی داتا و زانیاری بە هیچ کەسێک نادا ئەوەندە لە دۆخێکی گەندەڵایە. طبعاً هەر یەکێک لەو سیمانەی کە ئەتوانی پێ بڵێ ئەمە گەندەڵیە شاردنەوەی زانیاریە. یعنی ئەو من بە مەسئولانە ئەو قسانەکەم ئەو نی هەر لە خۆمەوە قسە بکەم. لەبەرەوە یاسای بودجەت نییە باش تاوەکو پیشانی بدا داهات چەنە خەرجی چەنە ژمێرەی کۆتاییت نییە تاوەکو پیشانی بدا ئەم ساڵ هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان خەرجەکەی چەند بووە کە ئەمانە نەبوو کەواتە ڕقەمەکان نادیارن. بەڵام بە خەمڵاندن وازەحە چەند هەزار بەرمیل نەوتە فرۆشی بە چەندەی فرۆشی و تێچووی بەرهەمێنانەکەی چەنە بەم زەرب و تەقسیمانە جۆڵەی بازرگانی لە خاڵە گومرگیەکان چۆنە بەم زەرب و تەقسیمانە ئێمە خەمڵاندنێکمان هەیە کە لە سەرەتای ساڵەوە بەردەوام داهات لە هەموو بارەکانە زیادی کردو. بەڕێز دەڵێت داهات کەمی نەکردو بەس ئەوەی دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی ئەوەی ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی بەڵە ئەو کەمی کرد. طبعاً ئەم کابینەیە لە هەموو کابینەکانی تر ئیدعای چاکسازی و شەفافیەتی زیاترە کرد بەڵام لە هەموو کابینەکانی تر گەندەڵترە لە هەموو کابینەکانی تر زیاتر بۆ دواگەڕاوەتەوە لە بواری شەفافیەتە. تۆ ببینە ئێستا هەردوو حیزبی دەسەڵات بە ڕێژەیەکی زیاتر لەوەی پێشوو هەبوو دەست بەسەر داهاتا ئەگرن. وەزیرەکان بەیاننامە لەسەر یەک دەرەکەن لەم بوارەوە پەرلەمانتارەکانیان ئەو هەولێر و دهۆک تاوانبارەکە ئەوی تریان سلێمانی تاوانبارەکە بەهۆی داهات ناگەڕێنێت. طبعاً هەردووکیان ڕاستەکەن بۆی بڕێک لە داهات ناگەڕێتەوە خەزێنەی گشتی هەتا ئەم شێوازە حکومڕانی بەردەوام بێ هەتا ئەم ئوسلوبە لە حکومڕانێتی بەردەوام بێ کە بیر لە بەرژەوەندی خۆیان و حیزبەکانیان نەکەنەوە بیر لە بەرژەوەندی میلەت ناکەنەوە بیر لە ئایندەی خەڵک ناکەنەوە بیر لە ئایندەی هەرێمی کوردستان ناکەنەوە بێگومان دۆخەکە بەم جۆرە بێت تەنانەت موچە لەوەش سسترە بێتەوە چونکە دیارە کە تۆ مؤسسەت نییە کە تۆ دیوانی چاودێری دارایی ڕێگەی نادەی چاودێری وردبینی بکات تاوەکو بزانێ گەندەڵی و پۆخڵەواتەکە لەکوایە بێگومان داهاتەکە ئەگەر شەفافیت هەبێت داهاتەکە بەشی موچە بە تەواوی خزمەت گوزاریەتە و ناڕەزایەتی قوتابیەکانی شەبوو بەشی دەکات. بەڵێ بە پێی خەمڵاندنی من ئێستا داهاتی مانگانەی هەرێمی کوردستان 1 تریلیۆن و 240 میلیارد دینارە 1 تریلیۆن 240 میلیارد 1 تریلیۆن و 240 میلیارد دینار کە بەشی موچە بە تەواوەتی ئەکا بەشی دامەزرانی فەرمانبەرانی گرێبەستەکە بەشی وانەبێژانەکە بەشی دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە کە ئەمە پێشێلکاریەکی زۆر زەقی یاساکانە. کاک حەکیم ئێستا لێبڕینی موچە تەنها بە ناو نەماوە و بە حەقیقەت هەموو موچە خۆرێک هەموو فەرمانبەرێک موچە خۆر تەمان ئێمە دوو جۆرمان هەن فەرمانبەرمان هەیە لەگەڵ ئەوانەی منحە وەرەگرن یاخود بڕێکی مەقتوع وەرەگرن وەکو خانشینان وەکو شەهیدانی سەربەرز وەکو زیندانیانی سیاسی و وەکو خان پێداویستی تایبەت ئەوانە هەموو بەڵام مەبەستمان ئێمە هەموو فەرمانبەرێک مانگانە لە نێوان 6,000 بۆ 300,000 کەمتر لە موچەکەی خۆی وەرەگرێ بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە بۆ ماوەی 5 ساڵ کە ئێمە بەڕاستی فشاری زۆرمان کردووە لەو ڕۆوە تا ئێستا نەگەشتوونەتە ئەنجامێک چکە 5 دانە ساڵە ئەم کابینەیە بە ناڕەوا بەستەم چکە کە یاسایەک هەبوو ئەم یاسایە ئەبێ جێبەجێ بکرێ هەتاوەکو یاسایەکی ترە دەرەچێت کە ڕەفزیە کاتەوە. پلەبەرزکردنەوەی فەرمانبەران مافێکی جێگیرە لە یاساکانە هەیە 3 ساڵ جارێ هەیە 4 ساڵ جارێ ئەو ڕێژەی کە بەرزە بێتەوە لە 30,000 هەمانە بۆ 80,000
کە بەرزە بێتەوە فەرمانبەر هەیە یەک پلە بەرزکردنەوە هەیە دوان هەیە سیانی لای حکوومەتە 5 دانە ساڵە پلە بەرزکردنەوە ڕاگیراوە زۆرینەی فەرمانبەران بە پێی ئاستی موچە و ئاستی با بڵێن ڕەواتبەکانیان مەرتەبەی فەرمانبەرێتی هەیە 6,000 هەشە 300,000 مانگانە کەمتر لە موچەیە وەرەگرێ کە شایستەیە باشە سەبارەت بە دەرماڵی کتابیەکانیش بێگومان ئەو داهاتەی هەیە لە هەرێمی کوردستانە بگەڕێتەوە خەزێنەی گشتی گەندەڵی دزی پۆخڵەوات کۆتایی پێبێت کە زۆر ڕوونە و زۆر ئاشکرایە زۆر زاڵمانەیە و زۆر ستەمە لە میلەت هەموو ئەم کێشە زەقەکان من ناڵێم هەموو کێشەیە بەڵام کێشە زەق و ئاشکراکان چارەسەرە بن ئەو 7 ملیارەی کە 7 ملیار و 343 میلیۆنێک کە بۆ دەرماڵە داوا دەکرا هێندە بڕێکی زۆرە کە حکوومەت دەتوانێت دابینی نەکە بڕێکە کاک حەکیم شایانی باز نییە هەر بەڕاستی هەر حکوومەتێکی تری خراپی سەرزەوی بواە بە ئاسانی وەڵامی دەرماڵی قوتابیانی ئەدایەوە بە درێژایی ساڵەکە 35 ملیاریەوێ ئەزانی 35 ملیار چەنە یەک کۆمپانیا لە خاڵە گومرگیەکانە 35 ملیار لە ساڵێکە ئەخاتە گیرفانی بە ناڕەوا بە نایاسایی یەک کۆمپانیا و بە تەنها داهاتی وەزارەتی خوێندنی باڵاخۆی لە پارالێل و لە خوێندنی ئێواران و لەو ڕسوماتەی وەریەگرێ ئەتوانێت ئەو 35 ملیارە بدە بەس بە داهاتی وەزارەتی خوێندنی باڵا بە دڵنیاییەوە کە من خەمڵاندومە بە 100 ملیار لە ساڵێکە بۆیە ئەو دەرماڵەیە بەڕاستی هێندە بڕێکی کەمە بۆ داهاتی ئێستای حکوومەت یعنی هەرە بوو خەڵکێکی ڕاوێژکارێکی عاقڵ لە چواردەوری ئەوانەی بڕیار بەدەستن لە ئەنجومەنی وەزیران هەبن بە کاکە هەر بۆ خۆتان هەر هیچ نەبێت دڵی گەنجەوە نەمە ڕەنجێنن باشە بەزوتت ئێستا داهات هێرێم 1 تریلیۆن و 240 میلیارد دینار بەس ئەو کاتێک کە لە بەغداوە داهات 1 تریلیۆن و ئەو کاتە 200 میلیارد بلە 2014 لەبەرەوەی شەفافیت هەبوو خزمەتگوزاری هەبوو پێشینەکان هەبوو ئێستا شەفافیت نیە بۆیە خزمەتگوزاری دابەزیوە خۆی ئەوەی لە بەغداوە ئاهات چاکەکەی لەوا بوو زۆر ئاشکرا دیار بوو یعنی دەرفەتی ئەوەی نەبوو بشارڕێتەوە و بە ئاشکرا دیارە لە بەغداوە مەسەن تریلیۆنێکێت و تۆزانی ئەتوانی چاودێری بکەیت بەڵام ئەوەی لە ناو خۆ کۆکرێتەوە لە نەوت و گومرگ و باج و ڕسومات و ئەوانەوە بەداخەوە بە ئاسانی ئەمان ئەتوانن کە بیشارنەوە و خەڵک نەتوانێت چاودێری بکە بەڵام لە ڕاستیە خەڵک و پەرلەمانتار و هەمومان گەشتوینەتە ئەو حقیقەتەی کە داهاتەکانی هەرێمی کوردستان داهاتی زەبەلاحن و ئەکرێ ئەم وەڵامی ئەم کێشانەی خەڵک بدرێت باشە کاتمە زۆر کەمەوە بە سەبارەت بە مەسەلەی پێدانی کەرتەکان بڵین لانی خزمەتگوزاری بە کەرتی تایبەت ئێستا کامیری هاتوۆتە سەر باسی قەپان دەکرێت باسی دەرمان دەکرێتەوە کارەبا لە 185 کەرتی تایبەتە خاڵە سنوورەکان کۆمپانیەکان بەڕێوەی دەبن ئەو هەموو هەژمون بڵین کۆکردنەوەی داهاتین ئەوانە ئەو هەموو بڵین سێکتەرانە بۆچی دەرێن بە کەرتی تایبەت طبعاً ئەگەر ئێمە سیستەممان هەبێ یاسا وەک خۆی جەبەجێ بکرێت حکوومەت موسساتی بەهێز و قانونی بێ و دوور بێ لە گەندەڵی و ئەگەر دادگایەکی بەهێز بێ پەرلەمان لە ڕۆڵی چاودێری حکوومەت بەهێز بێ شتێکی تەبیعیە حکوومەت خزمەتگوزاریەکانی بدا بە کەرتی تایبەت چونکە زۆربەی کات ئەکرێ کەرتێکی تایبەتی ڕاستەقینە ئەمە کەرتی تایبەت نییە لە کوردستانە هەیە ئەمە کۆمپانیای هەردوو حیزبی دەسەڵاتن بەڕووی بە دەمامکی کەرتی تایبەت و کۆمپانیاوە یەن بۆی گیرفانی خۆیان پڕکەن بە تەحەداوە یڵێن یعنی ئەمە بە هینەیڵێن کاکە کێیان جورئەتەکە کە ئەم قسانەی ئێمە ئیگرێتەوە باس بێنێ بچێت لە دادگا مەحکەمەمان لێ بگرێت بزانە لەوێ ئەی سەلمێنین یاننا مەسەلەن تۆ 13 کۆمپانیات لە خاڵە گومریەکان داناوە لە خاڵە سنووریەکانە بە ئاشکرا دیارنەوە پارە بۆ دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار پیا ئەکەن و سوالکەری ئەوانن بۆ ئەوانی پیا ئەکەن ئەگەر کەرتێکی تایبەتی ڕاستەقینە بێ بازاڕەکە ئازاد بێ و پێدانی خزمەتگوزاریەکان بە کەرتی تایبەت بە یاساکان بێ لەژێر چاودێریە بێ بە گرێبەستێک بێ بەرژەوەندی گشتی تحقیقکە تا ڕادەیەک کێشە نییە بەڵام بەڕاستی لەم دۆخەی ئێستەیە بە دڵنیاییەوە هاوڵاتی لە داهاتووە ئەکەوێتە ژێربارێکی زۆر قورس و گران هەموو کەسێگە بێ حکومەتی دەکەم و کەرتانە بدات ئەو هەموو ئەی خۆی چی ئەمە قسە ڕاستەقینەکەیە ئەوە خاڵی ترەوەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 650,000 کارمەندی هەیە بۆ هەرێمێک کە 5 ملیۆن کەسە تۆ نەتوانی ئیدارەی 5 ملیۆن 4 پارێزگا بدەیت بە 650,000 کارمەند یعنی مانای نییە معنای وایە تۆ حکوومەت نیت ئەسڵان
ڕێخستنەوەی ئەم تاقەی مرۆیی کە لە فەرمانگەکانی حکوومەتە هەیە ئەو هەموو فەرمانگەی هەیە بە دڵنیاییەوە ئاستی خزمەتگوزاری ئەگەێنێتە ئاستێکی زۆر باش و زۆرینەی ئەوەی ئەدرێ بە کەرتی تایبەت ناڕەوایە لە دەرەوەی مەسلحەی عامەیە لە دەرەوەی بەرژەوەندی گشتیە و لە دەرەوەی کرۆکی خواستی یاساکانە و ئەگەر موەسساتی حکوومەت خۆی ئەتوانێت ئەو کارانە باشە. کاتم زۆر کەم بە سوارت بە کەمەندامانی سپەی سێ12 ڕۆژی گیانی کەمەندامانە خاوەن پێویستی تایبەتەکان ئەوان دۆخیان چۆنە هیچ هەیە بۆیان بکرێت؟ یەکێک لەو دۆسیانەی بەردەوام بە دوایە ئەچم مەسلەی خاوەن پێداویستە تایبەتەکانە. من ئەگەر بەپێ ئەو دەرفەتەی ماوەتە دووشت باسەکەم. یەکەم زۆڵمێکی گەورەیە کرێت لە نزیکەی 30,000 خاوەن پێداویستی تایبەت کە لە 2012ەوە چاوەڕێن کا حەکیم. یعنی تۆ تەماشاکە حکوومەتێک یاسا هەیە مناڵێک نابینا بێ نابیست بێ شەلەر دەماغ بێ ئۆتیزم بێ مافی خۆیەتی ئەو ڕۆژێ بە تەقریری طبی دەستنیشان کرا بە خاوەن پێداویستی تایبەت حکوومەت 150,000 باتێ کەچی لە 2012 ڕاگیراوە بە زوڵم بەستەم لە کێش لە خاوەن پێداویستی تایبەت حکوومەتێک چۆن ئەتوانێت بمێنێتەوە زوڵم لە خاوەن پێداویستی تایبەت لە نابینا بکە 30,000 کەس تا ئێستا هیچ موچەیەکیان نییە. ئەوە خاڵی یەکەم کە من بەردەوام بە دوایە چووم ئەخیر وەڵامم بەداخەوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەرگرتەوەڵێ هەر کاتێ دۆخی داراییمان باش بوو ئەم بابەتانە خەرجەکەین کە مە قسەیەکی ناڕاستە. خاڵێکی تر ئەوەیە ئەو خاوەن پێداویستە تایبەتانەی کە ئێستا موچە وەرەگرن لە حکوومەت دەبێت بە پێی ڕێژەی کەمەندامی موچە وەرگرن واتە ئەوەی لە 155 کەمەندامە موچەکەی لە 150,000 دەست پێ بکە ئەوەی لە 100 کەمەندامە لە 250,000 موچە وەرگێ لەمەشا زوڵمیان ئێستا 100,150 ئێستا ئەوەی کە موچەیەکی تری هەیە 100,000 ئەوەی هیچی نییە 150 زۆر بە کوتیبات بوانەی کە ڕاگیرا بوون ئەوانەی منداڵی بێ باوکۆوانە ئەو چۆن بوو یەکێک لە زوڵمە زۆر گەورەکان ئەم کابینەیە و کابینەی پێشوش کردوێتی ئەوەیە کە هیچ پارەیەکی بۆ نییە ئەو خەڵکانی کە لاوازن کە هەژارن لە خوار خێڵ ێژاریەوە مناڵانی بێسەرپەرشت بە ساڵاچوانی پەککەوتە و نەخۆشانی درێژخایەن ئافرەتانی هەتیوبار 6 دانە ساڵە موچەکەیان بە ناڕەوا ڕای بەناوی چاکسازیەوە بەناوی چاکسازیەوە بەڵام ئەوانەی کە بە گەندەڵی و بندیوار موچە وەرەگرن بەداخەوە تا ئێسش بەردەوام. سپاس دەکەم زۆر سپاس دەبێت مامۆستا عومەر گورپێن دامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.